ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. تافگەی ئێڵاخ. لالە سەرحەد ڕوغزایی ئاشنایەکی سەرازی هەبوو، زۆری خۆشەویست. هەمیشە لە قسەکردنیشا بربەرەکانی یەکیانە کرد. شەوێک میوانی لالە سەرحەد بوو، بەیانی هێشتا لە خەوا بوو. لالە سەرحەد هەڵی کوتایە سەر جێگاکەی. نوکە شەقێکی تێوە ژەن بانگی کرد: ئاکورا ڕاستەوەوە گۆرانە هیزەنیوە ڕۆیە. کابرا بەدەم خەوەوە وتی: گەماڵە پیرە بە میوانی ژەگەفی. لالەیش وتی: ئابرا تۆ دەنگ، ئیمشەو خەوێکم دیگە، کەسێوا نەو فاڵەکەیم بۆ بگێڕێتەوە، باوە تۆی بێژم. سەرازیش وتی: تۆ بێژی ئەگەر پچر پچریش بێ بە دەرزی و درەوش پێکەوە گیروبەندی یەکەم. اینجا دەستی کردە خەوجێڕانەوە وتی: سەی ساق و باڵان تەران گوێیان پێوەوێ، گوێی دوژمن کەڕوێ و چاوی گژ وردە شاتری و گەڵایی کوێروێ. لە خەوما گوێلکە مێسکەیەکمان گوم ببوو، شوێنم هەڵکرد بوو، گەیمە ئەو دەشتی نێرگسە جارا. ڕوانیم پیاگێکی ڕیش سەرموگی نورانی لەسەر بەردەکەی مەحموگاوانی لێ هەڵاژیاگا. گاڵۆکێکی وەتەنیش خۆیان ڕاکێشاگە و بوزگێکی لاوخاسی لە بەردەما وێسیاگە، چست و چالاک، مەگەر هەر خۆم لە تافی کوڕێنی ماواوریا بوو بێتم. پرسیم برا تۆ کێی و ئەو پیرە کێس؟ وتی: لالا ئەوە بینایی چاوانە و منیش حەمەد ڕەسوڵ ئەڵڵام. لە دڵی خۆما وتم پیاو واخوا خاس بوو، ئێستاوە کەرامەت سۆراخی گوێلکەکەم بۆەکە. چوومە بەرەوە سڵاوێکم کرد، هیچ نەجمیا، بەڵام وەلالوتێکەوە بۆڵەیەکی لێوە هات، وەکو جواوی سڵاوەکەی دابمەوە وابوو. تەمام بوو تووڕە ببم، بێژم کاورە سڵاو سڵاوی خوایە، تۆ بۆچ خاس جوابم نادەیتەوە؟ وەگاڵۆکەکە دەنازی؟ حەمەد ڕەسوڵ ئەڵڵا خێرا تێگەیشت، هاتە بەرەوە وتی: قوروان ئەوە لالە سەرحەدە. لالە سەرحەد؟ اینجا زمیا و چوارمەشقی لێ دانیشت و وتی: لالەوە خێراتی، مەڕوانە قسوور، شەو نەخەوتوم، نیازمان بوو بێنە میوانی تۆ. جاری ئەم دەشتم لاخۆش و وا تۆزێ لێرە حەساینەوە. منیش وتم: وا خێر بێی، فەڕ و بەرەکەتت هاور. لەو وەختەدا لام کردەوە، پێکوڕەیەک لە چەمەوە هات، بانگم کرد: ئا کاورا بێ لاوە لا. کاوراوە هەڵەداوان ڕای کرد هات، وتم بتبینم چۆن ڕاکەی. چۆرەوە ماڵ ئێمە، بێژەوە خازە میوانمان تێت، شەکە گێژەکە سەرورن، گۆشتی شەکی گێژ فرە خۆشە. پێکوڕە ڕۆی و منیش ڕوانیمە بەر و پشتێنی بینایی چاوان، کیسە و سەویلم نەدی، سەویلەکەی خۆمم دەراورد. فرە خۆشەویستە لەلام، لەو ساڵەوە خازەم هاورد و چوو بوومە تانجەڕۆ سڵ بکەم، ئەو سەویلەیەم دۆزی بووەوە. کیسە توتنیش هەر ئەو کیسە بوو کە لە کراسی مناڵی قەیتوولی خۆشکەکەم مابووەوە. هەرچە نەوانیش پیا هەڵە میزان، بەڵام خازە گجارێ شۆرد. توتنەکەشی کوڕگەل لە کاروانی بەغداندا و هەندێ توتنیان بۆ هاوردم. توتنەکە فرە خۆش و ماگەر توتنی بەراوی قاینەجا و شانی بکردایە. سەوێ لێ خاسم تێ کرد و دامە دەست حەمەد ڕەسوڵ ئەڵڵا بۆم بگرێت تا ئاگری بۆ ئەکەمەوە. هەسێ و بەردەکەم دەراورد، گازێ پوشووی ناودارم داگیرساند، سەویلم لە دەست سندەوە و پوشم خستە سەر. قومێکم لێدا تا خاس داگیرسیا، دامەدەم بینایی چاوان، مژێکی لێدا فەرمووی: لالا ئەم توتنەت لەکوێ بوو؟ فرە خۆشە، بێژە جاخێکم بۆ دابگرن لە تە خۆمایوەم. وتم: وە چاوان. لەو دەمەدا تەماشامان کردوا لە دوورەوە بڕەسوارێک دەرکەوتن کە هاتن من ناسینم. بینایی چاوان پرسی: لالامانە کێن؟ وتم: یا بینایی چاوان، کوڕگەلی تەرخانین. هاتکن بۆ پێشواز، وتی: با بچن بەولاوە فرە بێفەڕن. بە شوێنەوانە دەستەیەکی تر هاتن، پرسی: ئەمانە کێن؟ وتم: ئەمانە وردە شاترین. دیسان وتی: ئەمانەش بێفەڕن. کاروانێکی تر هاتن، پرسی: ئەمانە کێن؟ وتم: گەڵاڵین. وتی: ئەمانە هەرفرە بێفەڕن، با چارەیان نەوینم. ئەوە بینایی چاوان خۆی لەو سەرەوە دانیشتکە، حەمەد ڕەسوڵ ئەڵڵا لەو لایەوە و منیش لەم لایەوە. هەروە قسەمانە کرد کەچی تاقمە سوارێکی فەقیانە شۆڕی سەر و پێزداری گشت جوان خاز تۆزەکەن و هاتن. بۆرکەوە سوارێک لە پێشیانەوە تەڕاتێنەکە، بای غەزە و تۆزی قولیان ناگات.
بینایی چاوان فەرمووی لالا ئەمانە کێن؟ وتم ئەمانە کورگەلی ڕوغزاین، ئەو سوارەش لە پێشیانەوە قایتولی خزمەتکارتە. تۆمە زەمانە هەموو کە کاورای پێکڕەخەوەری برد بوو گشت هاتوونوە پێشواز. بینایی چاوان فەرمووی ماشەڵڵا ماشەڵڵا لە خێڵی ڕوغزایی لە قەیتولی سوورکەوە سوار، پێ بێژە چکێنۆ ماسوورکەوە باخێوێ. منیش وتم قیتە ئابدوینم خۆ ماسایی وەجاغی باوکت ڕوون کەرەوە. قەیتول ئاوزەنگی پیا هاور خێر و بێروێ نۆما هادووە خۆیە. سەری سوارێ بوو کلکی سوارێک، قەیتولیش لە ناوەڕاستیا وەک حەمەد ڕەسوڵ الله سواری براق بوو بێ. واو لەو سەردەمەدا سەیری قەیتولم مەکرد. حەمەد ڕەسوڵ الله سەری نابۆ بناگوێ بینایی چاوان. تێگەیشتم کە گەرەکیە وە بینایی چاوان بێژێ داوای نۆماکەی لە قەیتول بۆ بکە. وتم کاکە قسەی خۆت مەدۆڕێنە، قەیتول نەگریس و تووڕەوکە لە شەقە لێ تووڕاوێ میوان نەوی خوایشبی نایدا. بینایی چاوان فەرمووی محەممەد ئەم نۆمە هەر بۆ قەیتول خاسە و هەر لەو دێت. من یێژم و ڕئیسی ئەنزا چارەویەکی عەرەوی فرە خاص بۆ تۆ بنێرێ. سایەمە لەم حەیسوبەی سەدا بووین تێ فکریم وا قەتارەی قوڵنگ سەر یەک نیشتوێ هەر پێکڕۆیەک سینیەک یا سەلەیەک وەسەر سەرەوە نان هات، بەڵام چەند نانێک. پڵاو گژ وەک مەلای سەرچەرمک، تەشوی ترشی حەسەن وەگی لە تەگاوە قاورمەی شەکە گێژە دەورە دەور دریاگە. پیاگەشیا بێژێ نان بۆ خوا دروست کریاگە. ناندانرا خولەی ئەلی کەوگوژ وە خۆی و زوڕنایەوە پەیدا بوو. بێوە کەس پێ بێژێ پێکی زوڕنای لێ خۆش کرد و فیقاندی وە زوڕنادا. ئەوانەی نانیان هاورد و کەوت نەژەندن. کاورای دەهۆڵژەنی قلیاسانی وە فرکانی دەهۆڵی گەیان لە تەقەی دەهۆڵ و زوڕنا لە گەژ لایەکەوە کە نیشک و شۆڕەژنی جاف گلێر بوونەوە. بووە ڕەشبەڵەکێک بۆ حەمە پاشای لەو زەماوەنە نەکریا و جا براکە بزانە چەند خۆش بوو وە دەنگی دەهۆڵ و زوڕناوە ئەو نانە نۆشی گیان کریا. حەمەد ڕەسوڵ الله فەرمووی شنینا نامزانی چیەژێ. بینایی چاوان فەرمووی دوای گەرەکە مەشکە دۆ هات کاسایان بۆ پڕ کرد کەوچکی نەگەرەک و هەروە کاسەی ناوە سەرەوە ئۆخەیچی نەکرد. منیش وتم نۆشی گیانت دوێ. هەروە لە دەنگی دەهۆڵ و زڕنا مکایڵی و سەدانی گلێر بوونەوە. بینایی چاوان پرسی لالا ئەمانە کێن؟ عەرزم کرد قوروان مکایڵین لە تەگێمەدا ناکۆکن. فەرمووی ڕایان کێشم بۆ جەحەنەم لە دەنگی زیڕەی ئەوان خەوەرم بووەوە. کاتێلا لە سەرحەدەم خەوەی گێڕایەوە سەراز وتی لالا تۆ یێژی ئەم گشتە حامەیان هاورد خۆ من هێمان لە ماڵی تۆ چەشکەی برنجم نەکردگا. خازە هەر یێژێ برنج نەکوتیاگا چۆن بەو دەم و دەستە کوتریا و لێ نریا. منیژیم شەو خواوە خێری بنووسێ خەوێکم دیگا. لا لە سەرحەد وتی ئابرا بێژە بزانم تۆ چیت دیگا. سەراز وتی لە خەوما من زیینێکم بۆ چارەوێیە فڵقەکەی تۆ دووری و پارەت نەدابوومێ هاتم بە گشتا تۆیش دەستت لێدابوومە شیر و سوباشی. حەمە ساڵح بەگی قایمەقامی هەڵەبجا گرتنی و بردینیە دیوان پرسی ئەرێگە ماڵە پیرێ بێ کەڵبە گەفیگا ئەم پیاوە زیینی بۆ دووریوی پارەت بۆز نەداوەتێ. تۆ وتت میرم ها لە ماڵما بە خێوی یەکەم پارەی چی بدەمێ؟ ئەمری کرد هەردووکمانیان ڕاکێشە منیان خستە چاڵی پیساییە دەبخانەوە تویان هاویشتە چاڵی هەنگوینەوە لەشمانی تێوە چوو. لا لە سەرحەد هەڵیدایە وتی ئەوە گۆڕە دوێ خاستیا گەوزای. سەرراز وتی ئەرێ وەڵڵا تێیا قورس بووبووم. لا لە سەرحەد بە کەیفی بوو کەوتەتی تاڵی وتی خۆڕایی نییە بانگێشتنم بۆ بینایی چاوان کردگا. سەرراز وتی ئەو ساکەش تۆ پێکەنیت میرقینی هەڵسا ئەمری کرد مەواشیر بدە لێیان و بێژە شەیەکتر بلێسنەوە. من دەستم کردوە لێسانەوەی تۆ فرە خۆش بوو تۆیش دەستت کردوە لێسانەوەی من قێزت هاتەوە و بەسەر یاڕشایتەوە ئەوەیشیان بە زۆر هەر پێلستیتەوە. لا لە سەرحەد دەستی کرد بە زنێودان و بەدەمیشیەوە هێڵنجی دەدا وتی دەوید باوکە ئەوە خەونە تۆ دیکتا. سەرازیش وتی ئەیگە ماڵە پیرێ بێکەڵبا ئەی خەوەکەی تۆ خەوە دیکتا قلیانت بۆ خوا لە کیسە توتنی میزاوی تێکرد و بۆ چارەویە فڵقێک کە بە زیەتی چنگتان کەوتووە قسەی خوا و دڵی پێغەمبەرت شکاند.